الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خير كردن یەکێکە لە دەرگا گەورەکانی بەهەشت و یەکێکە لە بابە پیرۆزەکانی ئیسلام و یەکێکە لەو بابەتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی پیاوە لە قورئانی پیرۆزدا زۆر باس کراوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە چەندەها ئاەتە باسی کردووە، تەنانەت زەکات و خێر و خێراتەکانی کەشی هەر بە سەدەقە ناوردووە. پێغەمبەری خوا ذیکر و تەسبیحات و نوێژی چێشتەنگا و ئەمر بە معروف و نەهی لە مونکەر و زۆر شتی کەشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەدەقە ناوردووە، لەبەرەوەی کە خەڵقی هان با کە سەدەقە ئەوەنە خێرە بۆی خەڵقی ئەگەر لە ذیکر و لە تەسبیحات و لە قورئان خوێندن شتەکانی کەش بێتاقەت بوو کە بە سەدەقە نایبرا هەرسنەوانە و دەستی پێ بکەنەوە ماندوو نەبن. خوای گەورە فەرمێ لە قورئانە وأنفقوا مما رزقناكم. خوای گەورە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء. خوای گەورە فەرمێت نمونەی ئەو کەسەی کە ماڕێگە بەخشێت، خێرێگە کات، سەدەقەیەگە کات، وەکو ئەو کەسە وایە کە دەنکێ گەنم لە عەرزە چێنێ، ئەو دەنکە گەنمە لەق دەرەکە و هەر لەقێ گوڵێکی پێوە لە هەر گوڵێکیشا 100 دەنک هەیە، یعنی یەک بە 700. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الحسنة بعشر أمثالها إلى 700 ضعف. أفرمي تاكيك بديتا يك بحوصد وكو عبد الله كوري عباس رحمة إخواني إجارته وأفرمي دواي أوجه الله يضاعف لمن يشاء. شو لا أتكا أخوي جورا فرمي يك بحوصد تاكا دواي أوجه أخوي جورا تشنجارو تشنباري أكاتو خيرك بأوكسيكا خيرك أكات صدقك أكات. چونك الصدقة يشك لوش تانيكا إنسان واليك أخوي جورا خوشي به. أحب الأعمال إلى الله أن تدخل السرور على قلب مسلم. باشترين كدوا بلا إخوة جورا خوشترين كدوا بلا إخوة جورا أو كدلي مسلمان خوش كي دلي مسلمان لهموش تك زيادة بتاعتي فقير وهجار وداما وكانوا آنك بيستيان بيارمتي خلقية بيارمتي خوجبه بصدقة خوجبه بخير خوجبه. بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي داووا مرضاكم بالصدقة. فرمي نەخۆشەکانتان تەداوی بکەن، نەخۆشەکانتان چارەسەر بکەن بەچی بە خێرکردن. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن المسلم يعني إن المؤمن تحت ظل صدقته يوم القيامة. فەرمێ عەبد ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری خێرەکەیەتی سەدەقەکەیەتی. چۆن لە فرمودەی پێغەمبەر هاتووە فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ 7 کەس لەژێر سێبەری خوانەیەکیان ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. أفرمي هيك لو أنا لجيت سبري خواي جوران كسيكا كخيرك بدستي الراس ديكا نار دستي تشب بيبزاني، يعني لا دستي الراس ويا بكسك لا دستي تشب يوتينار بيبزاني أو ندبني هني كات. وصدق خير وصدقاء به من التكاري وتشاو دادانو إلى قلانا به ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. خواهي قولا فرمي صدقة كانتان خيرا كانتان بطال مكانه وبمنت كدنو بتشاو دايانو باس كدني للاي خلقي خير كدن صدقة زانا كان فرمون لفظكين للصدق ورجلاوه للصدق ورجلاوه چونك دلالة لسر صدق على صدق عبودية العبد. چونکە بەڵگەی لەسەر ئەوەی کە ئەم عەبدا ئەم کەسێک کە ئەم سەدەقەیەکە بەڕاستی لە ناخی دڵی مسلمانە بۆیە لەوە هاتووە لە سیدقەوە هاتووە کە سەدەقەکردن یعنی کەسێک کە بەڕاستی مسلمانە، کەسێکە بەڕاستی ڕووی لە خوایە و کەسێکە منەتی تەنها بە خوای گەورەیە. و خوای گەورە فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم. ئینسان بە سەدەقەکردن پاکە بێتەوە، پاکە بێتەوە لە گوناح، دڵ و دەرونی پاکە بێتەوە، پاکیشە بێتەوە لە گوناح. بۆیە خوای گەورە فەرمێ لە ماڵەکانیان سەدەقە وەرگرە، اینجا سەدەقە بە معنای زەکاتیش بێ عینی شتە چونکە بەشێکە لە سەدەقە وەرگرە چونکە بەو سەدەقەیە پاکە بنەوە لە گوناح و دڵ و دەرونیشیان پاکە بێتەوە. سەدەقە یەکێکە لەوانەی کە هەتا زانەکانە فەرمووی یەکێکە لەو خێرانەی کە ئینسان لە دوای مردن ئاوات بە چەند شتێکە خوازێ. یەکێکە لەوانەی کە ئینسان مرد و داوای زیندووبوونەوە کە بۆ سەدەقەکردنە. خوای گەورە فەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب
فأصدق يعني أوانيك ملك الموت دەتەلایەن مردن لە پڕ ئێخیان پێگرێ ئاوا دەخوازنێ خوایە تۆزەکە دوام خە خوایە من برێنە ماوەیەکە مۆڵەتم بە بۆی بگەڕێمەوە بۆ دنیا فأصدق نەختە سەدەقە بکەم خێر بکەم خێر و خێراتێ بکەم چونکە خێرکردن ئەوەندە بەرهەمێکی گەورەی هەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر گرنگی پێیاوە سەدەقە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمێت تطفئ غضب الرب فەرمێت تووڕەیی خوای گەورە دائەمرکێنێتەوانێ و سەدەقە عائشە ڕەزای خوای لێبێ ئەیگەڕێتەوە عائشە دایکی ئیماندارانە فەرمێ الصدقة تقع في يد الله قبل أن تقع في يد المسكين فرمي خير كدن بيجو إلى بقات ناو دستي فقيرك أو فقيرك وريقري بيج أول لا يخوي جوري جرابه بيجو خوي أشد دستي خوي جوري چونكا بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي كسل إيه ودنكي خرما لكاسبي حلال بكا بصدقة بكا بخير بيا بفقير وجار خوي جوري بدستي راسي لي ورقري وكلتا يديه يمين هردو دستي خواي جورش هالراستن بس بدستي الراس لي ورقري بوي جورا أكاد هتا لرجع قيامتها كبهداشتكي آتو بقدر شيء أحد به بأندازي شيء أحد أو صدقة جورا به كواتا صدقة سنتي بيغمبر كان وصدقة لمال كم ناكاتوا بيغمبري خوا فرمي سيشتهن سوين يعني لصرخهم هیچ کە پێویست ناکە پێغەمبەری خوا سوێند لەسەر هیچ شتێک خوا هەر کەسێک بەبێ سوێند بڕوای پێ نەکا بە سوێندیشە بڕوای پێ ناکا پێغەمبەری خوا فەرمێ سێ شت هەیە سوێندیان لەسەرە خۆم کە یەکیان ئەوەیە ما نەقەص مال عەبد من صەدەقەة فەرمێ ماڵی هیچ کەسێک بە سەدەقە کەم ناکا ماڵی ئینسان کەم ناکا بە سەدەقە و مەلایکە دوعا بۆ ئەو کەساکەن کە سەدەقاکە لە فەرمودەی صحیح پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم کە مەلایکە دوعای بۆ کەن وەیەکێ لەو فەرمودانە فەرمێ هەموو بەیانێ دوو مەلایکەت دعاءكن ألين دعاء بو كساكن ألين خوايا حق كرو بوشي بو كسي كماري بخشيوه اللهم أعطي منفقا خلفا أما دعاء كان يعني خوايا أو كسي ماري بخشي حقي بو كروانه بزيادة حقي بو كروانه جاي بو كروانه ماري زياتري في بخشة ودعاء بو كان و صدقة كدن چۆن لە دەرگاکانی بەهەشتا هەشت دەرگان یەکێ لەو دەرگانە باب الصدقەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسێک کە سەدەقاکە دوعیە من باب الصدقەتی لە دەرگای خێرکردنەوە بانگێڕێت تۆ ئێوە لێرە چۆرە ژوورەوە ئاخر ئەڵێ نوێژم کردووە ڕۆژوانە نە ئاخر خێر زیاتر کردووە بە زۆر حەز دەکەن لە دەرگای خێرەکە بچێتە ژوورەوە چونکە خێرکردن ڕەزامەندی خواشە دڵخۆشکردنی عەبدەکانیشە و هەر کەسێک حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە فەرمێت عەبدەکەی بانگەکا لە قیامەتە عەبدەکەی بانگەکە فەرمێ من هاتمە ماڵەکەت بۆ تۆزێ خواردن بۆ نەدامێ عەبدەکەش دەڵێ ئەی خوای گەورە تۆ رب العالمینی تۆ پێویستی بە یارمەتی من نییە تۆ پێویستی بە یارمەتی کەس نییە ئەفەرمێ فڵان عەبدم هات فەقیر بوو داوای یارمەتی کرد ئەگەر بدایە بەو وەکو دابێتە بە من وایە ئەگەر یارمەتەکەی باە بەو پاداشتەکە لە لای من وەرەگرتەوە لەبەرەوە خێرکردن سەدەقەکردن بەڕاستی زۆر شتێکی چاکە و گەورەترین سونەتی هەموو پێغەمبەرەکانە هەموو پێغەمبەرەکان ئەو سونەتیان هەبووە کە خێر و خێراتیان کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەمووان زیاتر چونکە سەدەقەکردن تیجارەت و بازرگانیەکە لەگەڵ خوای گەورە ئەو کەسێک کە سەدەقاکە بازرگانی لەگەڵ خوای گەورەکە ماڵ و سەرۆتەکەی خۆی فرۆشێ بەخوا ئەیا بەخوا لە خوای وەرەگرێتەوە ئەو کەسێک کە یارمەتی فەقیرەیە خێرەکە بە هەر کەسێک لەو کەسانەی کە پێویستیان بە یارمەتیە ئەوانەی هەژارن فەقیرن نەبوون لە کۆمەڵگایە پێویستیان بە یارمەتیە بەڕاستیش پێویستیان پێێتی ئەو کەسە پاداشتەکەی لەخوا وەرەگرێتەوە بۆیە عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێت هەموو کاتێک کە لە ماڵە دوو جلی هەبێ یا جلە تازەکانی کرد بەخێر دوو خواردنیان هەبێ خواردنە خۆشەکەی کرد بەخێر ئەیانگوت بۆ ئەواکەی بەخێر ئەی خۆ ئەوی کەشان هەر باشە و بەکەڵگێ بۆ ئەویان ناکەی بەخێر ئەی فەرموو پێم ئەی بەشتی کۆن بم بەخوا چونکە من ئەو سەدەقەی کە یم بۆ عەبدە یم بەخوا من لە خوای وەرەگرمەوە سبێنێ خوای گەورە پاداشی جلی کۆنم باتەوە سبێنێ خوای گەورە لە قیامەتە چونکە غەد یعنی سبێنێ یعنی ڕۆژی قیامەت يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد فەرمی ئەی ئیماندار لە خوا بترسن و بزانن بۆ سبەینێ چی ئاماداکەن سبەینێ یعنی ڕۆژی قیامەت فەرمی من پێم ئەی بەمڕۆ جلێکی کۆن بم بەخوا سبێنە بەرچاوی هەموو پێغەمبەرەکانە
لە بەرچاوی هەموو خەڵقیە پاداشتی جلی کۆن وەرگرمەوە لە خوای گەورە، پاداشتی خواردنی کۆن وەرگرمەوە لە خوای گەورە، پاداشتی خواردنی سارد وەرگرمەوە لای خوای گەورە. لەبەرەوە من حەز دەکەم شتێک ئەو یارمەتیی کە ئێم بەو فەقیر و هەژارە باشترین یارمەتی بێ بۆی سبێنێ ڕوون بێ بە سەربەرزیەوە باشترین یارمەتی لە خوای گەورە وەرگرمەوە. و هەروەها وەکو باسمان کرد سەدەقە خۆشەویستی خوا مسۆگەرەکە بۆ عەبدە، چونکە خوای گەورە ئەو ئیشەی پێخۆشە عەبدەکەشە چێ ئەو ئیشاکە. وخوای گەورە إن الله في عون العبد ما كان العبد في عون أخيه. ئەگەر ئینسان یارمەتی خەڵقێک بە ناسیاو بیانە ناسیاو بێ، یارمەتی کەسانێک با کە فەقیر و هەژارن کە پێویستیان پێیەتی، خوای گەورەش بە مسۆگەری یارمەتی ئەوەیە ئیشەکانی بۆ ئاسانەکە، یارمەتیە کۆمەکیەکە بەدەمیەوە چێ کەواتە ماڵبەخشین بەڕاستی حتا ئەوەی کە ئینسانی بەخشێ بۆ کوڕکچەکانی خۆی بۆ ماڵی خۆی. لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم فەرمێ وما أنفق الرجل على نفسه وأهله وخادمه فهو صدقة. فەرمێ ئەوەی کە ئینسانی بەخشێ بۆ خۆی خەرجێکە بۆ نەفسی خۆی، یا بە جل یا بە خواردن یا بە پێڵاو یا بە سیارە یا بە خانوو، یان سەرفێکە بۆ ماڵ و خێزانەکەی، بۆ ماڵ و مناڵەکەی سەرفەکە، بۆ خێزانەکەی سەرفەکە، بۆ هاوسەرەکەی سەرفەکە، یان بۆ خزمەتکارەکەی سەرفەکە. لە ڕیوایەت تراتۆ فەرمێ بۆ دابەکەشی، بۆ ئاژەڵەکەشی، بۆ حیوانی کە سواری بێ کە ئێستا زیاتر سایراگرێتەوە، بۆ ئەوانەشی سەرفکە هەر بەخێر بۆ ێنووسێ، کابرا پارە بۆ خۆی خەرجەکە بەخێر بۆ ێنووسێ، لەوەش خێری زیاترەکە یا بە خەڵقی. کەواتە با ئینسان هەموو خێرەکان بکە، هەموو ڕێگاکان بگرێتە بەر، بۆ خۆشی خەرجکە، بۆ ماڵ و مناڵەکەشی خەرجکە، بۆ ژنەکەشی خەرجکە، بۆ ئەوانەشی کە لە دەوروبەرین. زۆر کەس ئێستا یعنی داد و بێداد دەکەنەوەی کە ئەمەی بیستین لە دەست هاوسەرەکانیان کە دڵیان نا پارە بۆ ژنەکەی سەرفکە، پارە بۆ مناڵەکەی سەرفکە، پارە بۆ ماڵ و خێزانەکەی خۆی سەرفکە. کەسی وایە پیاوەکەم دێ و معاشێکە وەرێگرێ ژوورێکی جیاکردێتەوە لەبەر پارە نابێ ئێمە ئەچێ بۆ خۆی بجیانانەخوا، دینارێ نایبێ ئێمە. ژنەکەی ئەبێ داوای یارمەتی لە خەڵقی بکە، مناڵەکەی بێ داوای یارمەتی لە خەڵقی بکە. ئەوە بەڕاستی ئەوە خوای گەورە تۆڵەی هەمووی لێستێنێ. ئەوانەی کە چروک و ڕەزیل و پیسکەن دوورن لەخوا، ڕەزیل و پیسکە دوورە لەخوا، دوورە لە بەهەش، دوورە لە خەڵقی، نزیکە لە جەهەنەم. و ئەو کەسێک کە بەخشندەیە نزیکە لەخوا، نزیکە لە بەهەش، نزیکە لە خەڵقی و دوورە لە جەهەنەم، نزیکە لەخوا، نزیکە لە بەهەش، نزیکە لە خەڵقی، دوورە لە جەهەنەم. بەعەکسە ئەو کەسێک کە ڕەزیل و چروک و پیسکەیە دەستی تێی ناچێ، نەک خێری بۆ خەڵقی لێ ناکە، خێری بۆ ماڵ و مناڵەکەی خۆشی لێ ناکە. کەسانێکەیە کە مردووە خەڵق خێریان پێکردووە، بەس کە مردووە 60-70 دەفتەری لە پاش بەجێماوە. بۆ خۆم کەسێک مەناسی کە پارێکی زۆری لە پاش بەجێما کە هەست پێکرد فەقیرەکە ببینی. لەبەرەوە بەڕاستی بەخشین زۆر مهمە. ئەو خەڵقا بێت تێبگا کە بەخشین هەرچی پارێک خەرجیەکەی مادام نیەتە باش بێ، بۆ خۆتی خەرجکەی، بۆ خزمەتکارەکەت، بۆ سیارەکەت، بۆ ژن و ماڵەکەت، بۆ دەرو دراوسێکت، بێ بە مناڵی بێباوک، بێ بە خەڵقی هەمووی وەکوێک خێرت دەگا. هەمووی خێری هەیە، هەندێکیان خێریشیان زیاتر لە هەندێکیان. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەسێک پارە سەرف کا بۆ ماڵ و خێزانەکەی، ئەو بە سەدەقە بۆ ێنووسێ مادام بە تەمای پاداشتی خوا بێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کەسێک خێرێ بکە، نەمامێک بنێژێ، زەرعاتێ بچێنێ، ئەگەر ئینسان لێی بخوا، ئەگەر ئینسان لێی بخوا، حەیوان لێی بخوا، هەر شتێکی کە لێی بخوا، مار و مێرو لێی بخوا، بە سەدەقە و بە خێر بۆ ێنووسێ. کەواتە خێرکردن بابێکی زۆر گەورەیە لە ئیسلامە. و خێرکردن لە ئیسلامە دەرگای بەهەشتی بۆ دانراوە. خێرکردن خۆشەویستی پێغەمبەری بۆ مسۆگەرەکە، خۆشەویستی خوای بۆ مسۆگەرەکە. یعنی کەسێک ئەم هەموو عیبادەتەکە بۆ چیەکە؟ بۆی دەرکەوێ، چونکە هەچێ لە زانەکانە فەرمێ من لێم معلومە من خۆم خۆشەوێ، بەس لێم معلوم نییە کە ئەو منی خۆشەوێ. ئەگەرەتەوێ لێت معلوم بێ خوا تۆی خۆشەوێ، سەدەقە خێرکردن، خێر بکە بۆی خوا خۆشی بێی. یارمەتی فەقیر و هەژار بە، خوای گەورە فەرمێ وەرە عەبدەکەم لە قیامەتە، تۆ یارمەتی منت داوە، تۆ لە دنیای پارە و نان و خواردن و جلوبەرگت دا بە من، ئەویش ئەڵێ خوا من نەماوە بە تۆ پێویستی پێی نییە. ئەفەرمێ داوتە بەو عەبدانەم وەکو دابێتە بە من وا چکە پاداشەکە لای منە. بۆیە زۆر کەسە بینی کە حتا کەسێکی مەجووسی کە ئیمامی ذەهەبی ژێڕێتەوە فەرمێ کەسێک هات ئافرەتێک لەو شارەی خۆیان ڕووی نەهات سوالکە، چووە شارێکی کە 4-5 تیوی لەگەڵ بوو مناڵی بێباوک یانی کە چووە ئەوێ لەوێش داوای یارمەتی لە موسڵمانێک کردنی یایەتیان ئەوە لە هەمووان دەوڵەمەندترە، ئەویشتی شاهیدن نییە،
نەیە چوو بۆ لای مەجووسیەک مەجووسەکە یایە بەبێ شاهید ئەڵێ شەو کابرا مسلمانەکە خەونی بینی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بینی تێی پێغەمبەری خوا من مسلمانم پێغەمبەری خوا فەرمی ئەو قەسرە تی ئەو قەسرەی چییە کابرا پێغەمبەری خوا فەرمی بۆ کەسێکە کە بڕوای بەخوا بێتی من بڕوام بەخوا هەیە پێغەمبەری خوا فەرمی شاهیدە کووە شاهیدن نییە ئەڵێ تەماشایەکی کابرای مەجووسی لەو لاوە بوو کابرای مەجووسی پێغەمبەری خوا کابرا داوای قەسرەکەی کرد پێغەمبەری خوا فەرمی ئەو قەسرە دێ بۆ کابرا تی بۆ فەرمی ئەو شاهیدی هەیە کە بینی ژنەکە و پێنج مناڵەکە لە دوای ڕاوەستا بوون ژنەکە و پێنج مناڵەکە لە دوای ڕاوەستان بۆیە کابراتی ئەو خێرەی خۆتم پێ بفرۆشە بەیانی وتی نە ئاگام لێ بوو کە خەونەکە بە پێغەمبەر بینی چکە من ئەو شەوە یارمەتی ئەو مناڵانەما بۆ بەیانی تەوبەم کرد خوای گەورە هیدایەتیە خوای گەورە هیدایەتی مولایەکمان بات هەموو لایەکمانی یارمەتی بات دەستمان بچێتە گیرفانمان پارەکانمان لە دڵمانە نەبن لەسەر دەستمانە بن بۆی کە بتوانین ئەگەر لە کەمیش بێ بیبەخشین چونکە ئەوەی لە کەمە بەخشێ خێری زیاترە لەوانەی کە لە زۆرە بەخشن وصلى الله تعالى وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين